بۆ بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم پەرلەمانتاران، بەڕێزان لایەنە پەیوەندیدارەکان، ئێمە وەکو دەرچووە یەکەم و دووەم و سێیەمەکانی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان بۆ ساڵی 2016 بۆ 2017 کە ژمارەمان کەمتر لە 1100 دەرچووە، 3 بۆ 4 ساڵ دەچێت چاوەڕوانی دامەزراندنین. بەڵام تاکو ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هیچ وەڵامێکی ئەرێنی و دڵخۆشکەرمان دەست نەکەوتووە. و لە ئێستادا پرۆژە یاسای چاکسازی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە، بەمەش داهاتێکی زۆر دەگەڕێتەوە بۆ حکومەت و هیچ بەهانەیەک نامێنێت بۆ دانەمەزراندنی دەرچووە یەکەم و دووەم و سێیەمەکانی سەرئاستی زانکۆ و پەیمانگاکان. لەبەر ئەوە پێویستە لە زووترین کاتدا بەدەم داواکاریەکانمانەوە بێن و بڕیاری دامەزراندنمان دەربکەن لە پێناو بەرزڕاگرتنی ئاستی زانستی زانکۆ و پەیمانگاکان. لەم سۆنگەیەوە و لە ڕوانگەی ڕەوایەتی داواکردنی مافی بنەڕەتی خۆمان کە دامەزراندنمانە، جەخت لە هەوڵەکانمان و هەموو زۆرە فشارێکی مەدەنی و ڕێکارێکی یاسایی دەکەینەوە بە مەبەستی وەرگرتنی ئەو مافەی کە دەبوایە 3 بۆ 4 ساڵ بەر لە ئێستا وەرمانگرتبە. لەبەر ئەوە ئێمە لە ئێستادا بەهۆی قەدەغەی هاتوچۆ و هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو بارودۆخەی کە کوردستان تێدایە، هەوڵمان داوە تەنیا دەستەی نوێنەران لە دەڤەری ڕاپەڕین گردبوونەوەیەک ئەنجام بدەین لەبەر سەلامەتی تەندروستی و لە داهاتوودا مانگرتنی بەردەوام و سەرتاسەری ڕادەگەیەنین. لەگەڵ ڕێزدا دەستەی نوێنەرایەتی یەکەم و دووەم و سێیەمەکانی ڕاپەڕین بۆ ساڵی 2016 بۆ 2017.